ئینشاءالله خوا سێبۆری کەسوکار و بنەماڵەکانیان بداتەوە. ئەمە چەندین جارە بەبێ هۆ بەبێ پاسا و هێرش دەکرێتە سەر خەڵکی کوردستان. بەڵام بێگومان و بە دڵنیاییشەوە ئەوەی دەستی بە خوێنی گەلەکەمان سوور بێ دووریان نێزیک بە سزای خۆی دەگات. ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەوەی کە لەسەر ڕێگەی شەهیدەکانمان بڕۆین بۆ ئازادی گەلەکەمان، بۆ سەربەرزی گەلەکەمان، بۆ پاراستنی خاک و وڵاتەکەمان بەردەوام دەبین ئینشاءالله. سپاسی شودرێژی خەڵکی کوردستان و پشتیوانی خەڵکی کوردستان دەکەین و هیوادارین ئەم شەڕ و گرژی و ناخۆشیە بەرەو کۆتایی بڕۆن و خەڵکی ئێمە بە ئاواتی دێرینەی خۆی بگاتن ئینشاءالله. جارێکی تر سەرخۆشی لە هەموو خەڵکی کوردستان دەکەین و سەری ڕێز و نەوازش بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان دەهەنوێنین. زۆر بەداخەوە تاکو ئێستا هیچ هەنگاوێکی کردەوەی یان نەناوە بۆ ڕاگررتنی ئەو هێرشانەی کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان. کۆمەلگەی نێودەوڵەتی لەم دۆخەدا کە هەرێمی کوردستان کراوەتە ئامانج و ئارامیەکەی و خەڵکە سیڤیلەکەی هەڵوێستی چۆنە؟ ئێوە چۆن لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی لیگتان دروست کردەوە؟ ئێمە زۆر هەوڵمان داوە لەگەڵ هەموو لایەنەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی قسەمان کردووە، لەگەڵ هاوپەیمانان، لەگەڵ دۆستەکانی خۆمان. دۆستی زۆرمان هەیە، هەمویان پاڵپشتی خۆیان بۆ هەرێمی کوردستان و بە خەڵکی بێتاوانی کوردستان دووپات کردوێتەوە و ئومێدەوارین بتوانن کە سنوورێک بۆ ئەو پەلامارانەی دەکرێنە سەر هەرێمی کوردستان دابنێن. بەڵام تاکو ئێستا دیارە ئەو پەلاماردانانە هەر بەردەوامن و بەرپرسایەتی گەورە دەکەوێتە سەرشانی حکوومەتی فدرالی عێراق بۆ ئەوەی ڕێگری لەو تەرۆریستانە بکەن کە پەلاماری کوردستان دەکەن. بەڵێ هەوڵمان داوە ئەوەی پێویست بێ لەسەر ئێمە لەگەڵ هەموو لایەنێک پەیوەندیمان کرد. هەوڵتان نەداوە لەگەڵ ئێران قسە بکەن بۆی ئەو هێرشانە دووبارە نەبێتەوە، چونکە ئێرە هیچ بردیەکی هاوپەیمانانی لێ نییە، ئەمریکای لێ نییە. بەڕاستی ئەم هیچ پاساوێک نییە بۆ ئەو پەلامارانە و ئەو هێرشانەی دەکرێتە سەر هەرێمی کوردستان. لەگەڵ لایەنە ئێرانیەکانیش قسە کراوە، گلەیەکانی خۆمانمان پێگەیاندووە، پێشمان گوتووە هەرێمی کوردستان بەشێک نەبووە لەو شەڕە و ئێمە مەترسینین بۆ هیچ لایەنێک. بەڵام ئەو لایەنانەی کە پەلاماری کوردستان دەدەن بەڕاستی بەرامبەر بەخوا و وجدانی گەل و خەڵک بەرپرسیارن، چونکە هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی هێرشانە بکەن. ئەو لیژنەی لەگەڵ حکوومەتی عێراق پێکداهێنا و بۆ کۆنتڕۆلکردنی گروپە چەکدارەکان بەکوێ گەیشت؟ کاکە ئەو لێژنانە ئێمە زۆر بەجددی چوینەتە پێشەوە لەگەڵ هەموو لایەنێک ئەوەی لەسەر ئێمەیە کردومانە. بەڵام بەداخەوە لایەنەکانی تر لە ئاستی بەرپرسیارەتی نین، یان ناتوانن یانیش نانەوێ کە هیچ ئیجرعاتێک بەرامبەر بەو تاوانباران نەبێت. زانیان بەردەکەوێت هەرێمی کوردستان چ دەرگایە دەگرێتە بەر تۆم پرسیارم تایبەتە بە پەیوەندیە دیپلۆماسیەکانتان تا چەند بەکاری دێنن بۆ ئەو هێرشانە وەسەر هەرێمی کوردستان بوەستێت؟ بە هیچ جۆرێک قەرە بۆی خوێنی شەهید ناکرێتەوە مەگەر بە ئازادی کوردستان و ئەوەی زیانی مادیشی بەرکەوتووە. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چیمان لە توانادا بێت دەیکەین بۆ ئەوەی قەرەبۆی زیانی مادیان بکەینەوە بۆ ئەوەی کە ئەم پەلامارانە بەردەوام نەبن. لە ڕووی دیپلۆماسیەوە هەموو هەوڵێکمان داوە لەگەڵ هەموو لایەنەکان پەیوەندیمان کردووە و داوامان لێکردوون کە کوردستان بپارێزن. بەڵام بەداخەوە ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە و توانای ئەوەیان هەیە ڕێگری لەم تاوانبارانە بکەن تاکو ئێستا هیچ کردارێکی کردەوەیە نەناوە بۆ ئەوەی ڕێگری لەو تێرۆریستانە. خۆی ئەوەی لە تواناماندا بێ کردومانە. بەڵام بەداخەوە ئەم هێرشانە لە زۆر شوێنەوە دەکرێت. تر توانای هەرێمی کوردستانیش سنووردارە، بەڵام ئەبێ هەموو لایەکمان وریابین و هاوکار بین بۆ ئەوەی خۆمان پارێزین. باڵێ دەزانن، زۆر باش دەزانن چێن بە ئازادی دەسوڕێنەوە لەلایەن حکوومەتەوە هەم پارەدار دەکرێن هەم ڕێگەیان پێدراوە. بەڵام حکوومەت دەڵێ ئێمە توانای ڕوبەڕووبوونەوەمان نییە. ئیتر
خۆیان نانەوێ یانیش توانەیان نییە ئەمە بەرپرسیارەتەکەی هەردەکەوێتەوە سەر حکوومەتی فدرالی جارێکی تر سوپاسیان و لە یەکتان دەکەم سەلامەت بن.